دزەکردنی مەزنترین بەڵگەنامەکانی داتا و زانیاریە نهێنیەکان کە بوونە مایەی ئاشکراکردنی مامەلەی گوماناوی بەدراو لەلایەن کەسانی دەوڵەمەند و دەستڕۆ کە پێکهاتوون لە کەسانی نێزیک لە سەرۆکانی چین، سووریا و رووسیا و زۆر کەسی دیکەش و ئەمەش ناڕەزایەکی جیهانی بەرپا کردووە. جا ئەو شەرمەزاریەی ڕۆژی یەکشەممە کە بەرپا بوو هانی زۆر لە وڵاتانی داوە دەست بە لێکۆڵنەوە بکەن لە شیانی تێوەگلانی سیاسەتمەدارانیان و کەسانی ناودار و کۆمپانیەکانیان لە بردن و سپیکردنەوەی پارە لە کۆمپانیای مۆساک فۆنسیکای پەنەماییدا. لە سەرەتای ئەم هەفتەیە بە هەزاران کەس لە ریکاڤیکی پایتەختی ئایسلاند خۆنیشاندانیان کرد و داوای دەست لە کارکێشانەوەی ڕێبەرانی وڵاتەکەیان کرد کەوا زۆر لیان گومانی ئەویان لێ دەکرێت خۆیان لە باجدان دزی بێتەوە و فێڵیان کردبێت و سامانەکانیان شاردبێتەوە. تەنیا دەمەوەی گەندەلی حکوومەت شەرمەزار بکەم. سەرۆک وەزیر درۆی کردووە و پارەکەی خۆی لە تۆرتۆلا شارد بوو. هەروەها وەزیری مالیەش دەربارەی بەشداری لە کۆمپانیەکی نهێنیدا درۆ دەکات. هەموو کەسێک لەم گەندەلیە بێزار بووە. بەمەش یەکەم قوربانی دزەکردنی زانیاریە نهێنیەکانی کۆمپانیای مۆساک فۆنسیکای پەنەمایی سەرۆکوەزیری ئایسلاندا بوو بە پێی هەواڵەکان دەستی لە کار کێشاوەتەوە. بەڵام ڕۆژی سێشەممە نووسینگەی سگمەندۆر دەیڤد سەرۆکوەزیری ئایسلاندا گوتی سەرۆکوەزیر دەستی لە کار نەچێشاوەتەوە وەک لە پێشوو ڕاگەیەندراوە، بەڵام داوای کردووە جێگری سەرۆکی پارتیەکەی بۆ ماوەی کاتێکی نادیار بگرێتە دەستەوە و خۆشی وەک سەرۆکی پارتیەکە پارتی پێشکەوتو لە کارکردن بەردەوام دەبێت. ڕۆژنامەوانە لێکۆڵەرەکان دەڵێن بەڵگەنامەکان ئەوە نیشان دەدەن کە چۆن کۆمپانیای قانونی مۆساک فۆنسیکای پەنەمایی یارمەتی ئەو کەسانەی داوە کە حیسابیان لە هەیە پارە سپی بکەنەوە و خۆ لە گەمارۆ و بازدان بدزنەوە، بە تایبەتی گەمارۆکانی سەر ئێران و کۆریای باکووری. سەرۆکی پەنەمایی یەک لە ڕێبەرە سەرەتاییەکان بوو ڕۆژی دووشەممە باڵێن بدات لێکۆڵنەوەیەکی تەواو لەو گەندەڵیە بکات. ئێمە لە خەبات بۆ شەفافیەتی سیستمی دارایی وڵات نەتەنیا هاوپەیمانەتی وڵاتی خۆمان بەڵکو هاوپەیمانەتی هەموو وڵاتان لە جیهاندا دەکەین. ئێمە پێشوازی لە هەر چاپەمەنێک لێکۆڵینەوەیەک دەکەین کە پارێزگاری لە سیستمەکانی دارایی پاناما و جیهانێ بکات. ڕێبەرانی فەڕەنسا، ئەڵمانیا و سپانیا وڵاتانی دیکە ئەوانیش ئەنجامدانی لێکۆڵنەوەیان ڕاگەیان بۆ دڵنیاکردنی ئەوەی کە خەزینەکانی وڵاتەکەیان پارە لە دەست نەدەن لەبەر مامەلەی ناقانونی لە دەرەوەی وڵات. ڕۆژنامەوانی لێکۆڵەر وێل فیتزگێبۆن بۆ دەنجی ئەمریکاشی کردەوەکەوە ئاکامەکانی سپیکردنەوەی پارە بۆی هەیە مانای لە دەستدانی ژیانیش بێت نەک هەرتەنیا نەدانی باز یاخوددانی باجی کەم. کە ئێمە لە دەستپێکە تەماشای فایلەکانمان کرد ناوی ئەو کۆمپانیایەمان بەرچاو کەوت کە گوایە وەزارەتی دارایی وڵاتی یەکگرتووەکان دەڵێت نەوت و سوتەمەنی بە حکوومەتی سوورە دابین کردووە. هەروەکو هەموو ئیمە دەزانین سوورە بۆ ماوەی چەندین ساڵە لە بوون بە بەرمیلە کوشندەکانی شەڕدا دەستی هەبووە. جا ڕاستیەکەی ئەوەیە ئەم کۆمپانیایە گوایە ئەو شتانەی ئەنجام داوە ڕێگای پێدراوە کۆمپانیانی هێنیتر بەکار بهێنوت و بەردەوام بێت لە بەکارهێنانیان. فیتزگیبۆن گوتی بەڵگەنامەکان داخوازی و داوای تایبەتی ئاشکرا دەکات لەلایەن کەسانی تایبەتی و کۆمپانیەکانەوە کەوا مۆساک فۆنسیکا کۆمپانیا لە دەرەوە بۆ ئەوان ساز بکات بەو نیازە تایبەتیەوە کە باجی کەم بدەن. نووسینگەی پارێزرانی قانونی کەوا شارەزایی لە سازکردنی کۆمپانیەکانی دەرەوە هەیە نکۆڵی لێوە دەکات کە هیچ کارێکی سەرپێچیکردنی کردبێت و دزەکردنی بەڵگەنامەکانی بە تاوان ناوبرد. هەروەها درنگانێکی ڕۆژی چوارشەممە لە ڕاگەیاندنەی تەلەڤیزیۆنیدا سەرۆکی پەنەما خوان کارلۆس سەبارەت بە پێشنیاری کۆمیتەیەکی ڕاوێژکاری دوا و گوتی حکوومەتی پەنەما لە ڕێگای وزارەتی دەرەوە کۆمیتەیەکی سربەخۆ لە شارەزانی دانپێنراوی نیشتیمانی و نوێنەتەوەیی ساز دەکات بۆ هەڵسەنگاندنی پێوانەی کارەکانمان و بۆ پێشنیارکردنی هەنگاوەکانی کەوا ئێمە لەگەڵ وڵاتانی دیکە لە جیهاندا بەشی دەکەین بۆ بتەوکردنی شەفافیەتی سیستەمی قانونی بازرگانی دراوی. کۆمپانیای مۆساک فۆنسیکای پەنەمایی کە ساڵەهایە لە بواری خزمەتگوزاری یاسایی کار دەکات ئێستا بە شەرمەزاریەکە تێوەگڵاوە و دەڵێت دزەکردنی بە ملیۆنان بەڵگەنامەی نهێنی کۆمپانیەکەی ئەم هەفتەیە سەبارەت بە ژمارەی بانکی دەرەوەی کەسانی بەهێز و دەوڵەمەند و ناوداری جیهانی لەلایەن هاکەرانەوە دزراون نەک ئەوەی ئاشکراکردنی بەڵگەنامە نهێنیەکان کارە چیناوەخۆ بێت. حەیدەر کەریم، دەنجی ئەمریکا.